هەموو جگەرەکێشێ وەکو یەک نییە. ئەتوانم بێژم ئەوانەی کە جگەرا کێشن دابەشەون لەسەر 4 دەرەجە. دەرەجە یەکەمیان هەیە کێشێت بە چێژی حرامە، شتێ پیسە، تازە تووشی بوومە، بەس کە کێشێت و پێش چاوی مناڵەکانی نایکێشێ، لە شوێنی گشتی نایکێشێ، بۆنی ناخۆش ناکاوە سەری خەڵکی، دایم خۆی سترەکە و بڕیاریشی داوە ڕۆژێ لە ڕۆژان تەرکیکە هەمیشە جگەرەکێش نەوێ. دەرەجەیە لە خوار ئەمان ئەوانن کە جگەرای کێشن پێیان حرامە، بەڵام بە ئاسایی وەریان گرتووە لە شوێنی گشتی کێشنەوە پێش چاوی خەڵکی کێشن و درک بۆ ناکەن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی كل أمتي معافى إلا المجاهرين، ئەوانەی کە تاوان بە ئاشکراکەن، تاوانی بچووکیان لێبێ بە تاوانی گەورە و لە قیامەتە خوای گەورە لیان خۆش نابێ. دەرەجەی سێیەم هەیە جگەرا کێشێ، بەس مشکلەها لەوە ئەمە عەقڵیەتێتی، پۆزی پێ لێداوە سەر خەڵکی، هێژی خاوەنی شتێکی زۆر مهمە، زۆر مهمەکە، خەڵک دەفعەکات جگەرە ناکێشی. ئەم جۆرە کەسانە خۆیان تاوانبارەون کە خەڵکی شوێرەکەن تاوانی خەڵک شێتە سەر شانی ئەوان. جۆری چوارەم هەیە کێشێ، بەس موسیبەتەکە لەوەیە ژێ حەڵاڵە، ئەمە دروستە، بە قەنەعەتی من بۆ حرامە. ئەمانەش خراپترین جۆری جگەرە کێشن، ئەڵڵا هەموو لە یەکمانی لێ پارێزێ. ئەگەر کەسێ بگێتەوە ڕادەی لە خۆڕە حەڵاڵ حرام کە، حرام حەڵاڵ کە، بەڕاستیە بێ لە ئیمانی بترسی. هیوادارم وازەم شتە پیسە بێرن. منەظەمەی عالەمی ئەژێ ساڵانە 8 ملیۆن کەس ئەکوژێ. ڕەسوڵمان صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەی بەشتێ خۆی بکوژێ لە دنیا لە قیامەتە خوای پەروەردگار هەمیشە سزای پێدا، بەسی کە ڕەحمەتی خوات لێوێ، دگانتی وێران کرد، سینەتی وێران کرد، خەوی تێکداوی، نەخۆشین و مصیبەتی هاوردەتە ناو هەناوت، کەی تەرکیەکەی؟ ئەوە نە قورسە؟ قورس نییە باوەڕکە، ئەگەر محاولە بکەی خوای گەورە یارمەتیت دەدا. سەلام عەلەیکوم.